بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە جیهاندا ڕووی لە زیادبوون کردووە و بووەتە سەکۆیەک بۆ گەیاندنی بیر و بۆ چوونە تاکە کەسیەکان و ئاوێنەیەک بۆ لێکدانەوەی ڕووداوە جیاوازەکان، بێگەڕانەوە بۆ ڕاستی و دروستی بابەتەکان و لێکەوتەکانی کە زۆر کات دەرئەنجامی نەرێنیان لێ دەکەوێتەوە. شارەزایان پێیان وایە ئەو زۆر و بۆرەی دەبیندرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە گوێگر کەم بێت و زانە و بیرمەندەکان لە خۆی دوور بخاتەوە، لە بەرامبەرشدا کەسانی ناپەرپرس و ناشارەزا شرۆڤە و لێکدانەوە بۆ ڕووداوەکان بکەن. وەکو ئاماژت پێدا هەم خۆراڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە، خەڵکی لە تۆڕەکانی خەڵکی شارەزا دەکشێت زانە دەکشێت پاشەکشێک کردووە، لە بەرامبەردا خەڵکێک هاتوۆتە پێشەوە کە ئەو شارەزاییان نییە. ئەمە یەکێکە لە مەترسیەکان. مەترسی تریشی ئەوەیە کە کۆمەڵێک لە فەیلسوفەکانی وەکو پێشتر هابەرماس و ئەوانی تر یۆکای بنکلەر لە ئەمریکا ئەم باسییان کردو، باسی ئەوە دەکەن کە کاتێکە هەموو خەڵک بە پشت بەستن بە ئەنجیل، کاتێک کە هەموو خەڵک قسە دەکا، ئێستا وای لێ هاتووە کاتی هەموو خەڵک قسە دەکا کەس گوێ لە کەس ناگرێ. ئێستا ئەو فەوزە ڕێک لە تۆڕەکانی خەڵک هاتوۆتە ئاراوە. بەڕای ئەم مامۆستای زانکۆش، ناوشیاری بەشێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بڵاوکردنەوەی بابەتەکان و دووبارە بڵاوکردنەوەیان لەلایەن هەندێک کەسانی دیکەوە بێگەڕانەوە بۆ ڕاستی و دروستی هەواڵەکە ئەوەندەی تر بەکارهێنەرانی خستووەتە ژێر بەرپرسیارەتێکی گەورەترەوە. لە هەندێک کاتا کە تۆ زانیاریک بڵاوەکەیتەوە لەوانەیە کاریگەری بکەیت سەر لایانی دەرونی تاکەکانی تر، لایانی بازار، لایانی سیاسی، لایانی ئاینی. ئایا تۆ چۆن ئەمە ئاکەی؟ ئایا هەست بۆ بەرپرسیارەتێ ناکەی بیکەی؟ بەداخۆ تاکی ئێمە هەست بۆ بەرپرسیارەتێ ناکە، تەنها ئەوەی هەیە ئەوێ بڵاوی ئەکاتەوانێ. چۆن بڵاوی ئەکاتەوە؟ بەچە ڕێگەیەک زۆر بە ئاسانی، هەمویان مۆبایلی زیرەکیان پێ، لە هەر کات و لە هەر سات و لە هەر شوێنێکا بێ زۆر بە ئاسانی زانیاریەکان بڵاوەکەنەوە. تەنها بڵاوکردنەوەی زانیاریەکان نییە، تۆ لە هەندێ خزمەتگوزاری تر هەیە لە سوشال میدیا کە تۆ بەکاری هێنی، بە لایکردنێک بێت، بە کۆمنتێک بێت، بە شێرکردنی بێت، کاتە ئەمە دەستا و دەست ئەکات، دەستا و دەستکردنی زانیاریە نادروستەکان، ناڕاستەکان، کە مەش وردە وردە کاریگەریەکی گەورەی دەکێتەوە. کۆمەلگا بەڕێوڕێیەکە ئەبە کە خۆمان نازانین بەرەوکی ئاڕین. تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا بە یەکێک لە سەکۆکانی میدیای خەڵکدا دەنرێت، بۆ هەندێک بەکارهێنەر وەک ماڵێک سیر دەکرێت و لای هەندێکی دیکەشیان بۆ تەشیر و ناوزڕاندن و لێکدانەوەی ناڕاست بەکار دەهێنرێت. لە ڕێگەی چەندین پەیج و ئەکاونتی بێناسنامەوە زۆر کاتش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ناڕاستانە ئەوەندە قسە و باسەکان گەرمن، ناسەقامگیری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری بەدوای خۆیاندا دێنێت و کاریگەریشیان لەسەر سایکۆلۆژی مرۆڤەکان و ڕای گشتی شەقام بەجێدێڵێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.